لە هەوڵی بەردەوامیان بۆ ئەوەی بەش خزمەتگوزاری بگەینە شاری کفری. ئەمڕۆ هەستاین بەکردنەوەی کوشتارگەی کفری بەڕاستی شوێنی سەربڕینی ئاژەڵ زۆر شوێنێکی نەشیاو بوو ئەو مەبەستا و ئێمەش هەستەکردن بەو مەسئولیەتە لەسەر بجەی داهاتی خۆمان هەستان بە نوێژنکردنەوەی ئەو کوشتارگەیە و هەروەها کردنەوەی ئەم باخچە خنجیلانە کە لێرەوە بە دانیشتوانی شاری کفری ئەڵێم ناومان ناوە باخچەی شار و شتێکی جوانە بۆ دانیشتوانی شاری کفری. لە پێشتر هیچ مەرجێکی تیان نەمابوو، هەر زۆر ناتەندروست بوو، ئەوەی لە ناچاری بەکارمانەیەنا، بەڵام ئێستا لە ڕووی ئەوەی کە وەکو خۆی نۆژەن کراوەتەوە دەستیان خۆش بە دەستخۆشیان لەکەین نۆژەن کراوەتەوە ئێستا هەندێک شتی گۆڕانکاری هەیە بڵین لەسەر ئەو ستایلەی کە هەبوو بەو شێوازە وەکو خۆی تازە کراوەتەوە. ئێمە ئەمانتوانی زیاتر یارمەتیان بدەین هەندێک ڕێنمایی بۆ ئەوەی بە شێوازێکی زیاتر مۆدێرنانە زیاتر خزمەتی بکردایە.